مەبەست لەکردنەوەی ئەم پێشانگایە دەرفەتی زیاترە بۆ وەبەرهێنانکردن لە کوردستان و هاندانی کۆمپانیا ناوخۆیەکان و کۆمپانیا بیانیەکان بۆ ئەوەی وەبەرهێنانی زیاتر بکەن لە کوردستان. هەروەک دەزانین سێکتەری خانوبەرە سێکتەرێکی زۆر گرینگە لە هەرێمی کوردستان و پێمان خۆشە وەبەرهێنانی زیاتر بکرێتن لە هەرێمی کوردستان. لەم پێشانگایە زیاتر لە 150 کۆمپانیا و پرۆژە بەشداریان کردووە لە 10 وڵاتی جیاوازەوە هاتوون و بە سپۆنسەری کۆمپانیا عقارات عاجی سەلامەوە بەڕێوە دەچێت و چەند کۆمپانیایەکی تر. ئەو پێشانگایە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێتن لە 18 تاکو 21 نۆی 2019. زۆرترین کۆمپانیا لە وڵاتی تورکیاوە هاتوون. ژمارەیان 25 کۆمپانیان. یەکێ لە هەدەفەکانیان پێشانگایش ئەوەیە کە لە بواری خانوبەرە و ویشکردنی بیناسازی ئەو کۆمپانیانەی کە تایبەتمەندن و ئیشی پرۆژەی گەورەیان هەیە بەشداری دەبن. ئێمەش تەمان لەو پێشنگایە بەشداریمان کردووە چونکە ئێستا ئەو پرۆژەی کە هەمانە لە بەردەستە هەتا ئێستا تا ئەمڕۆ بەرزترین بینا دەبێت لە مستەوای عێراق کە لە 48 تابق پێگاتەوە هەروەها بەرزی بێتە 180 مەتر. خۆی پرۆژە ئەبێ سعرێکی تەخمینی بڵێ، یعنی بە تەخمین ئێمە ئەوەی کە تەخمینی بۆ کراوە و لەگەڵ فرۆشتناکەتەوە بێ نزیکەی 50 میلیۆن دلار بەهای دەبێت. بەرزی مەشروعەکە وای کردووە کە پێویستی بە مودەیەکی باشە، ئەو ژیانەوەی ئێمە دامانەوە لە ماوەی 3 ساڵە پرۆژەکە تەواو بێت تەسلیب بکەین.